سڵاوتان لێبێ و ئەم کاتەتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامای ئەم شەو بۆ قسەکردن و گفتوگۆکردن سەبارەت بە تەور و بابەتێکی دیکە. وەک لە هەمووتان ئاشکرایە نزیک دەبینەوە لەوەی کە سێ مانگ دەبێت هەڵبژاردننی ئەنجومنی پارێزگاکان لە عێراق ئەنجام دراوە لە نێویشیاندا پارێزگای کەرکووک. ئەوەی کە تاکو ئێستا جێگەی پرسیار و مشتومڕە لە دوای تێپەڕبوونی ئەو ماوە زۆرە نەتوانراوە حکوومەتی خۆجەیی لە پارێزگای کەرکووک پێک بهێنرێ ئەگەرچی کورد وە لە نێویشیاندا یەکێتی نیشتیمانی کوردستان توانی زۆرینی دەنگی ئەو پارێزگایە بەدەست بێنێ، بەڵام تاکو ئێستا نەتوانراوە ئەو گفتوگۆیانە یاخود ئەو دانیشتانی لە نێوان لایەنە سیاسیەکان داکراوە بۆ پێکێنانی حکوومەتی خۆجەیی کەرکووک ئەنجامێکی ئەرێنی هەبێ، بەو پێی کە بەداخەوە ئەو بارودۆخانی کە لە ڕابردوودا بەسەر پارێزگاکەدا هاتن لە دوای خەمساردی بەشێک لەلایەنە سیاسیەکان بۆی کە نەهاتن بەدەم داواکاری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی پێکەوە لەژێر چەتریە کاوپەیمانی بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکەن. ئەمانە هەموو هۆکارگەلێک بوون بۆی کە کورد نەتوانێ 50 زائیدێک لە پارێزگای کەرکووک بەدەست بێنێ و بە تەنها بتوانێت بڕیار لە ئایندەی ئەو پارێزگایە بدە، ئەگەرچی بەو شێوەیەش بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەرگیز باوەڕی بەوە نەبووە کە لایەنەکانی دیکە لە پارێزگای کەرکووک پاراوێز بخا. بەڵام لە ئێستادا دەبینین گفتوگۆ هەیە لێرە و لەوێەوە فشار هەیە لەسەر ئاستی باڵاوە حکوومەتی عێراقیش مەبەستێتی کە پارێزگارێکی نوێ بۆ ئەم شارە دابنرێ، بەڵام ئەنجامێکی ئەوتۆ دیار نییە ئاخۆکەی و چێ دەبێتە پارێزگاری کەرکووک. ئەمە چ کاریگەریەکی لەسەر ئایندەی پارێزگای کەرکووک دروست کردو دەمەوێت گفتوگۆیان بابەتە بکەم لەگەڵ هەریەک لە بەڕێزان. شوان محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی حەزبی زەحمەتکێشانی کوردستان کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. سپاس کاک شوان بۆ ئامادەبوون. هەروە بەڕێز سەمەد محەممەد کادری پێشکەوتووی کاک شێرزاد سەمەد کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەگەڵم دەبێت لە کەرکووکەوە جەنابیشە زۆر بەخێر بێ. سپاس بۆ ئامادەبوونە. سەرەتا کاک شوان دێمە لای جەنابێ لە بیرم دێ چەند ڕۆژێکی کەم بوو هەڵبژاردنەکان کۆتایی پێهات بوو جەنابەت لە ستۆدیۆ بیت و پێکەوە گفتوگۆمان کرد باسیەوەمان کرد داخۆ دەکرێ کەی و چۆن حکوومەتی خۆجەیی لە پارێزگای کەرکووک پێک بێ بەداخەوە زەمانێک بەسەر ئەم چاوپێکوتنی من و تۆ تێپەڕیەوە و تاوەکو ئێستا حکوومەتی خۆجەیی پێک نەهاتووە. هۆکارەکان چین بۆچی کورد ناتوانێت لایەنەکانی دیکە قانع بکە بۆی پێکەوە حکوومەتی خۆجەیی لەو پارێزگایە دروست بکەن؟ زۆر سوپاس. سڵاو بۆ بینەرانی بەڕێز، سڵاو بۆ کاک سەمەد. لە ڕاستیە منیش لە بیرمە ئەو کاتی ژوتم کورد لە کەرکووک ڕوبەڕووی ئەرکێکی قورس دەبێتەوە لە دوای هەڵبژاردن و ئەو ئەرکەش هۆکاری سەرەکی ئەوەیە کە لە ڕاستیە نەتەوەی عەرەب کە دەستی بەسەر دەسەڵاتی کەرکووکا گرتووە بە ئاسانی نایەتە ژێرباری دەرئەنجامی هەڵبژاردن، بە ئاسایی بە یاسایی قبوڵی دەرئەنجامی هەڵبژاردن ناکەن و دەیان و سەدان ڕێگای ناتەندروست ئەگەر نەبەر و پرس و گفتوگۆ و حیوارەکان بە هەورازە خەتابن و هەموو ڕێگایەکە گرنەبەر بۆ ئەوەی دەرئەنجامی هەڵبژاردن قبول بکەن و سوڵتە و دەسەڵات وەکو ئەڵێ لە دوای هەڵبژاردن ڕادستی براوە و هێزی براوە بکەن. ئەمە حقیقەتێکە لەوەوە سەرچاوی گرتووە چونکە ئەوان لە چەند ساڵی ڕابردوو بە تەواوەتی تاگلایەنە دەسەڵاتی کەرکووچیان کەوتە بەردەست و هیچ بەهایەک و هیچ یەکوە ئەڵێ هیچ قیمەتێکیان بۆ زۆرینەی کورد لە پارێزگای کەرکووک دانەنا و هەموو شتێکیان لە ڕێگای دەسەڵات و هێز و سەپاندنی هێزەوە جێبەجێ کرد و تەواوی فەرمانبەر و تەواوی ئەو پۆستانەی کە پۆستی بەڕێوەبەر و ئەوانە بوون لە لای کورد وردە هەمویان لادا بە ئاشکرا و ئەمە ئەوەمان پێڵێ لە ئیستاشدا بە ئاسانی و بە یاسایی و بە تەندروستی وەکوڵێن دەسەڵات سوڵتە ڕادست ناکەن یان تەداولی دەسەڵات ناکەن لە ئەنجامی هەڵبژاردن، چونکە خەڵک بۆ دەنگیدا خەڵک بۆ هەڵبژاردننی کرد لایەنە سیاسیەکان بۆ چەند ساڵ کورد چاوەڕێ ئەو هەڵبژاردنەی کرد دانی بەخۆیان گرت و قبولی هەموو ئەو ناعەدالەتیەی کرد لە کەرکووک لە بەرامبەر کورد دەکرێت تحملی کرد هیچ ڕێگایەکی تری نەگرتە بەر
چاوەڕوان بوو لە ڕێگای هەڵبژاردنێکەوە کە یەقینی هەبوو هەڵبژاردنێکی تەندروست بکرێ یەقینی هەبوو کورد زۆرینەی شارەکە بەدەست دێنێ دەنگی زۆرینە بەدەست دێنێ و لە ڕێگای ئەو پرۆسەیەوە ئەتوانێت بە شێوەیەکی دیموکراسیانە سڵتەی شارەکە کە پارێزگارە کە گەڕانەوەی کوردە بۆ ناو کای سیاسی بۆ مشارەکەکردنی دەسەڵات لە کەرکووک جێبەجێ دەکات. خۆشببختانە ئەوە بۆ هەڵبژاردن لە دوای نزیکەی 16 ساڵ دوای چەند خولێک کە نەیان هێش هەڵبژاردن لە کەرکووک بکرێ سەرنجام هەڵبژاردنەکە کرا و کورد زۆرینەی هێنا و ئەمەش جارێکیکە ڕێیان لێگرتوێتەوە و ئێستا و گفتوگۆ حیوارانەی ئەکرێت دایمەن بە ڕێگای ناتەندروستایی بن هەورازەخەت دروستەکەن و نایەنە پێشەوە و ئیلتیزام ناکەن و نایەن ئەو ئەنجامی ئەو گفتوگویانە بە ئەنجام بگات بۆ ئەوەی پارێزگارێکی کورد لە کەرکووکدا بدرێ بۆ ئەوەی حەق بگەڕێتەوە بۆ خاوەن ماف وەکو ئەڵێ ئەمە حقیقەتی شاری کەرکووکە و من پێشم وایە لە داهاتوش دەبێ چاوەڕوانی ئەوە بین حیوارەکان و گفتوگۆکان درێژا کێشێ ئەگەرچی دوو کۆبوونەوە لە لای سەرۆگۆزیران کراوە و کۆبوونەوەی داهاتوو بەپێ ئەو مەلوماتانەی من هەمە هەفتەی مانگە یەکشەمی داهاتووە لە بەغا جارێکیکە گڕێکی تری دانووسانەکان ئەکرێتەوە بەڵام پێداگیری پێکاتەکان و بە تایبەتیش پێکاتی عەرەب ئەوەمان پێڵەیەکە بە ئاسانی نایەنە ژێرباری ئەم مافە دەستوریەوە نایەنە ژێرباری ئەوەی کە دەرەنجامی هەڵبژاردن قبول بکەن و لستی زۆرینە کە لستی یەکێتی نیشتیمانیە لە کەرکووک لێ ناگەڕێن ئەم حەقە وەرگێ و دەیان و سەدان کۆسپی بۆ دروستەکەن کێشەی بۆ دروستەکەن و خۆشمان وەکو کوردیش بەڕاستی من کاڵێم پێشببینی ئەوەکەم هەورازەخەتی زیاتر دروستکەن ئیشەکەمان قورسترکەن و دەبێت چاوەڕوانی ئەوە بین پرۆسەکە درێژە بچێشێ ئەوەیە کە کوردیش بۆ خۆی وەکو ئەڵێ تەجروبەی لە هەڵە و کەم و کوڕێت تاڵەکانی مێژوو وەرنەگرتووە جارێکیکە لە کەرکووک ناتوانین لانی کەم ئەو حەوت کورسی کە کورد هێناوێتی ببنە یەک کوتلە و یەک با بڵێن بە یەک تیم بچنە مفەوەزاتەوە ئەمەش خاڵێکی لاوازی تری کوردیە بێت لە گفتوگۆکان بۆ ئەوەی ئەم وەزع ڕەوشەنە تەندروستە سەپێنراوەی ئەم پارێزگارە وەکالەتە درێژترین وەکالەتەی کە لە کەرکووک هەیە هەروە درێژە بدا و هەمووشمانەزانین خەڵک لە دوای هەڵبژاردنەکان چاوەڕوانی ئەوە بوو کە خزمەت گوزاری بۆ بگەڕێتەوە چونکە بەڕاستی لە ڕابردوو ئەم پارێزگارە سەپێنراوە گەڕەکە کوردیەکانی هەموو فەرامۆش کردبوو و هەموو ئەو ئیمکانێتی بۆ کەرکووک هات تەحویلێدایە حەویجە و گەڕەکە عەرەبەکان و هەموو ئەو تەعینات و با بڵێن ئەوانەی کە هات هەمووی بۆ خۆیان بوو لە ناو نەتەوەی عەرەبیش بۆ قەبیلەی جبورە لەبەرەوە بەڕاستی خەڵک چاوەڕوانی ئەوەیەکە لە دوای هەڵبژاردنەکان کۆڵانەکانی سەب بکرێ زێرابەکانی ڕێک بخرێتەوە کارەباکەی بۆ باش بێ ئاوەکەی بەباشی پێ بگا کوڕوکچەکان کە ساڵانێکە تەخەروجەکەن لە ماڵەوەدانە نیشن حسەی خۆیان وەرگن تەعین بن هەموو ئەم خزمەت گوزاریە سەرەتایانە کە کورد لی بێ بەشە لە کەرکووک چاوەڕوان بوون لە ئەنجامی ئەو هەڵبژاردنە کە خەڵک چوو دەنگیدا بەو ئومێدەی کە ئەم پێشەلکاریانە بەردەوام نەبێ و ئەوانەی ئەو بەڕێزانەی کە ئەچنە ئەنجومەن دەرەچن و ئەو بەڕێزەی کە ئەبێ بە پارێزگاری کەرکووک بە چاوێکی یەکسان سەیری هەمووان بکە و حەقی کوردیش لەو یەکسانە دابین بکە بەڵام بەداخەوە ئەوە میزانی 2024ش لە بەردەست ڕاکانە ماوەتەوە و پێشبی نەکرێ ئەوەش بۆ تەنانەت ئەم ساڵیش کە 2024 کە ساڵی تازەیە بە نسبەت هەڵبژاردنەوە میزانێکە ئەو تەخشان و پەخشانی بکەوە کارێک بکە ئەگەر دوای 3 مانگتریش 4 مانگتریش محافزێکی کووردا بدرێ نەتوانێت ئیسفادە لەو میزانەیە بکە بەداخەوە یەک نەبوونی کورد بێئومێدی خەڵکی لێکەوتوتەوە ئێمە هەمومان چاوەڕوان بووین لە دوای ئەوەی کە لە 16 ئۆکتۆبەر بەسەر کورد هات دوای ئەوەی کە کورد یەکگرتو نەبوو نەیتوانی پارێزگارە وەکالەتە لا بدا و پارێزگارێکی کورد لەوێدا بنا زەرێکی زۆرمان کرد پێشبینی ئەوەمان کرد لە ئەنجامی ئەم هەڵبژاردنە جاریش کە ئەم هەڵانە دووبارە نەبنەوە بەڵام بەداخەوە بینین ێشتان ئەو کوت لە کوردیەی کە هەشە دوو بەشە و یەکیان نەگرتووە نەبوونە بە یەکتیم و من ئەوەندەی خوێندنەوەشم بۆیان هەبێ لە گفتوگۆکانیش بەڕاستی بە یەکتیمی کار ناکەن ئەمەش خاڵی لاوازی تیمی گفتوگۆکانە بێ و بەرامبەرەکەمان سوود لەم لاوازیەش وەرەگری زۆر باشە ئەم وەزع ڕاهینەی کە هەمانە درێژەیە بێت
زۆر باشە دەگەڕێمە وڵات کاک شێرزاد بەخێر بێجارێکی دیکە. یەکێتی نیشتیمانی کوردستان لاری لەوە نییە کە لەگەڵ سەرجەمی پێگاتە جیاوازەکان لە پارێزگای کەرکۆک حکوومەتی خۆجێی لەو شارە پێک بێنن و مرونەتیشی نواندووە لەوەی کە دەکرێت هەمووان پێکەوە باهاوبەشی ئەم کار ئەنجام بدەن. بەس بۆچی لایەنەکانی تر وەک پێویست یاخود پێگاتەکانی دیکە وەک پێویست نایەنە پێشەوە لەم بابەتە؟ بەڵێ جاریش تر سڵاو لە بەڕێستان و لەسەر جەمبینەران و کاکشوانی بەڕێز میوانی خۆشەویستان. دیارە منەمێ قسە لەسەرەوە بکەم کە مێژووی ئەم شارە یا تێگەیشتن لە مێژووی ئەم شارە یا لە دۆخی ئەم شارە پێویستی بە تێڕوانینێکی قوڵە، پێویستی بەوەیە کە ئێمە لە حقیقەتی ئەم ململانیانەی کە باست کردیا بۆچی کورد ناتوانێت ئەو پۆستە یەکلا بکاتەوە گەرچی زۆرینەی کورسەکان کورد بەدەستێنەوە یا ڕوونتر بڵێن نێشێتی نیشتیمانی کوردستان زۆرینەی کورسەکانی بەدەستێنەوە، بەڵام کێشەکە لەکوێدایە. من ئەوە دەخەمەوە بیری جەنابتان و سەرجەمبینەران کە جارێکیان لە خواڵی خۆشببوو جەنابی مامزەلالیان پرسی وتیان دوو دروشمێت و جەناب زۆر ئێڵێتەوە یا کەرکووک و خانەقین یا تاماوین ئەزەنجین لەگەڵ کەرکووک قورسی کوردستانە. ئەوانە دروشمی جەنابتن وتی نەخێر من ئەوەی یەکەمیان یا کەرکووک و خانەقین یا تاماوینە زەنجین ئەوە دروشمی پێشمەرگەیە با لێیان داگیر نەکەین، بەڵام کەرکووک قودسی کوردستانە بەڵێ وتی ئەوە دروشمی منە و بان قەستیش وام وتووە بان قەستەمەوێ برا عەرەبەکان لەوە تێبگەن چەند قودس بەلای ئەوانەوە گرنگە ئەوەندە کەرکووک بەلای ئێمەوە گرنگە. ئەما لە سەردەمێکە خوا لێ خۆش بجەنابی مامزەلال وتوێتی نا هەڵبژاردن کراوە نا ئەنجامی هەڵبژاردن هەبووە نا کێشەیەکە بووە، بەڵام ئەمە تێگەیشتن و تێڕوانینی سەرکردەیەکی مەزن بیرمەندێکی مەزنە لە دۆخی کەرکووک. بۆیە ئێمە دەبێت لە دۆخی کەرکووک لەوە تێبگەین کە ئەم شارە شەڕکردن لەسەر ئەم شارە لەسەر ناسنامەی ئەم شارەیە، لەسەر ئەوە نییە تەنها من ئەمێ پارێزگار لە کوتلەکەی من بێ یا لە کوتلەکەی من نەبێ، ئەمە شەڕی ناسنامەیەوە. ئێستاش برا عەرەبەکان لەوە تێگەیشتون کە ماوەیەکی زۆریش ئێمە حکومڕانەتی ئەم شارە لە دەست کووردا بوو. ئەگەر بێتەوە بیریشتان هەر دوای ڕزگارکردنی کەرکووک لە پرۆسەی ئازادی لە ساڵی 2023 بە چەند ڕۆژێک ئەمریکیەکان ڕێگەیان نەدا تەنها کورد لەم شارە هێزی پێشمەرگە لە ناوم شارە بمێنێتەوە ئەو بداوان لە هێزەکان کرد بچێتە دەرەوەچکە ئەمە لە جامیعەی عەرەبی و لە دووەلی عەرەبی بەگشتی چاویان لەسەر ئێرەوە نابێ ڕۆڵی تورکیاش نادیدە بگیرێت. یعنی من بۆیە ئەم سێشتە باسەکەم ئێمە دەبێت لە دۆخی سیاسی کەرکووک تێبگەین. دۆخی سیاسی کەرکووک ڕاستە ئێمە چەندین هەڵبژاردنمان کردووە، حکومڕانەتیمان تا کردووە، عەرەب حکومڕانەتی تیا کردووە، بەڵام هیچ کام لەمانە دڵخۆشکەر نەبووە یان وەڵامێکی پێویستی خوێندنەوەی دۆخی کەرکووک نەبووە. ئێستاش ئێمە پێویستمان بەوەیە کە هەموو لایەک لەوە تێبگا کە دۆخی کەرکووک بە خۆزەپاندنی هیچ لایەن و هێزێکی سیاسیە هیچ پێکاتەیەکی نەتەوەیەک ناسێتە ڕێوە. و ئێستا برا عەرەبەکانش دوای ئەو ئەنجامانە و دوای چەندین ئەنجامی ترش خۆ ئێمە یەکەم هەڵبژاردن نییە کورد زۆرینەی کورسیەکان بەدەست دێنێ، ئێمە حەوت کورسیشمان هەبووە، هەشتیشمان هەبووە، دۆخەکە هەر وەک ئێستا بووە، وەک ئێستا کە ناڕەزایەتی لەسەر بووە، حکومڕانیەتیی تەندروست لەناو ئەم شارەیە بەڕێوە نەچووە، چ ئەوەی کە ڕاکانجبوری کردوێتی چ پێشتریش ڕخنەی لەسەرە لە سەردەمی کووردا. یعنی دۆخی کەرکووک پێویستی بە لێک تێگەیشتێکی تەواوە و دەبێت ئەمە یاسا و ڕێساکانی هەڵبژاردنیش بە نادیدە وەرنەگرین کە لە خۆی ئەنجامدانی هەڵبژاردن لە شاری کەرکووک بە زۆری زۆرداری بۆە لەسەر پێشنیاری یەکێتی نیشتیمانی کوردستان یان ڕوونتر بڵێن بە پێداگری کوتلەی یەکێتی کە لە بەغدا لە کاتی پێکێنانی حکوومەتی محەممەد شیع سوودانی یەکێک لە خاڵەکان کە لە کارنامەکەیان نووسرایەوە ئەوە بوو کە مەسەلەی کەرکووک ئەنجامی هەڵبژاردنیتی ئەنجام درێوک و باقی پارێزگاکانی تر یەکێکی تر لە خاڵەکان تەفعیلکردنەوەی مادەی 140 بوو. بەڵام بەداخەوە لێرەدا و ناکرێ ئەوەش فەرامۆش بکرێت کە من نەک وەک کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە تەنها بەرگری لێ سیاسەتی یەکێتی بکەم، ئەمە ڕاستیە کە پێویستە کۆمەڵانی خەڵکی کوردستان بەگشتی بیزانن کە تەنها و تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان لە دۆخی ئەم شارەدا چ لە دۆخی نەخوازراوی دوای 16 ئۆکتۆبر کە بۆی بەرکەوتەکانی ڕیفراندۆم چ لە هەموو هەڵبژاردنەکانی پێشودا بەداخەوە یەکێتی نیشتیمانی کوردستان تاقە هێز بووە کە لە هەموو دۆخەکان خۆی گونجاندووە لەگەڵ شاری کەرکووکە و هەرمانەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانش بوو کە توانی قیادەی دووسێ هەڵبژاردننی دوای ئەو دۆخە ناخوازراوە بکات و ئێستاش ئێمە پێویستمان بۆیە وەک کاکشوان وتی گفتوگۆکانیشمان ڕەنگە لە لای خوێندنەوەی لەلایەن پێکاتەکانی ترەوە
بە شێوەیەک بێکە بزانن کە ئێمە کورد بەگشتی زۆر سوور نین لەسەر ئەوەیکەوە دۆخەکە بەو شێوەیە بێت چکە بە سوود وەرگتن لە کێشە و سیاسیەکانی کێشە قوڵبووەکانی هەرێمی کوردستان ڕەنگە تێڕوانینێکە بێ لەلایەن پێکاتەکانی تر بووە پێداگری لەسەرەوەکەن هەرچەند دۆخی خۆشیان بەشێک لە کێشەکان و نەگەیشتن بە ڕێککەوتن دۆخی نێوماڵی عەرەبی شەر ئەو دۆخێکی بۆ شێوەیە نییە خۆیان بە سێ چوار کوتلە هاتون بەشداری هەڵبژاردنیان کردو ئێستاش لە نێوان دوو کوتلەی سەرەکی کە تحالفی عەرەبی و لیستی قیادەی محەممەد تەمیم و ڕاکانجبوری کێشەیەکی زۆریان هەیە لەسەر پۆستی پارێزگار کە لەناو خۆیانەکە ئاڵێن بۆ عەرەب ئەوانش کێشەیان هەیە و ئەگەر ئەجندای جەبهەی تورکمانیش بخوێنینەوە خوێندنەوەیان بۆ دۆخی کەرکووک پاڵپشت بە پێشنیارەکانی دەوڵەتی تورک و پێداگیری دەوڵەتی تورک لەسەر کەرکووک ئەوەیە کە ئەوان نیان شاردۆتەوە کەرکووک بە تورکمانی ئەزانن و کەرکووک بە شێوەیە ئەزانن کە دەبێت دەسەڵات لە دەست تورکمان لابێ زۆر جار ئەویان خستوتە بەر گوێی بینەران و خەڵکی شاری کەرکووک کە دەبێت پارێزگاری داهاتوو تورکمان بێیان مناوەبە بکرێ ئەوان بە دوو کورسەوە داوای مناوەبە ئەکەن بۆ شاری کەرکووک یعنی سێ ئەجندای جیاواز هەیە بۆ ئایندەی کەرکووک بۆ یەکلاکردنەوەی ئەو کێشەیە بۆیە لە بوونی ئەم جیاوازیە قوڵانە سەرۆک وەزیرانی عێراق درچی بەوە کردووە کە جیاوازیەکان قوڵن و هەروە ئاسان نین بە کۆبنەوەیەک و دوو کۆبنەوە ڕەنگە بە سێم کۆبنەوەش یەکلا نەکرێتەوە کاتی زیاتر بەرێت ئەمە مانای ئەوە نییە کە بێ ئومێد بین لەوەی کە پارێزگاری لە داهاتووە بۆ کەرکووک داناندرێ ئەمە خاڵە ئیجابیەکانی دوای هەڵبژاردن یا سەرکەوتنی لیستە کوردیەکان و زۆرینەی کورسیەکان کە یەکێتی نیشتیمانی کوردستان 5 کورسی بەدەستێناوە یان لە ئێستادا ئێمە بەو تەحالفەی کە هەمانە لەگەڵ برانی پارتی و لەگەڵ ئەو کورسیە مەسیحی توانی ومانە کە ڕێگری بین لە ئەوەی کەوا عەرەب بتوانێت لەگەڵ تورکمانە ئەو پۆستە بۆ خۆیان برن و ئێمە گرنگ ئەوەیە دوو هەنگاوی باش توینەتە پێش لە شاری کەرکووک یەکێک لەوانە ئەوەیە کە ئەمە ڕێگرین لەوەی کەوا پارێزگاری بە شەرعیەت بسەپێنن بەسەر شاری کەرکووک لە پێکاتی عەرەب و تورکمان و نەبوونی ئەنجومەنی پارێزگار لە ساڵانی ڕابردوو دەسەڵاتێکی ڕەهای زۆریدا بە ئەو حکوومەتە ناشەرعی بە وەکالەتی ڕاکانجبوری کە کۆمەڵێک هەڵسوکەوتی کردووە هەرچەند لە بواری ئاوەدان کردەوە و خزمەت گوزاری ئەوانە ڕخنەی لێ بژیریا پێ هەڵبدرێ بەڵام ئەمە کافی نەبووە چکە دۆخی سیاسی کەرکووک لە لای سەرجەم کوتلە سیاسیەکانی عێراق دەرکەوتووە دۆخی کەرکووک تەنها بە مەسەلەی خزمەت گوزاری یەکلا ناکرێتەوە دۆخێکی سیاسی کۆمەڵایەتی لە شاری کەرکووک هەیە کە پێویستی بە تەوازنە لە نێوان سەرجەم پێکاتەکان پێویستی بە شەراکەتە ئەم حقیقەتە لە لای یەکێتی نیشتیمانی کوردستان لە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر پێش هەڵبژاردنەکان دروشمان بەو شێوەیە بووە و دوای هەڵبژاردنەکانیش هەر ئەوەمان داوە بەگوێ هەموو لایەکدا ئەم شارە ئەبێ بە شەراکەت بەڕێوەی بەرین بەبێ ئەوەی هیچ لایەنێک یا هیچ پێکاتەیەک فرامۆش بکرێ ئەگەر بێتەوە بیرتان ئێمە داوامان لە هەموو هێزە سیاسیە کوردەکان کرد کە پێکەوە بڕیار لە سارە نووسی کەرکووک بدەین چ ئەوانەی کورسیان بەدەستێناوە سەوانەی کورسیان بەدەستنێناوە ئەمە من پێم وایە کاتی پێویستە کە ئەو حقیقەتە هەم لە لای عەرەبەکان هەم لای تورکمانەکان هەم لای دەوروبەر ڕوون بێتەوە کە ئەو دۆخەی لە کەرکووک هەبوو کۆتایی هات ئەو دۆخە بە ئەنجامی هەڵبژاردنەکان گۆڕا بەرەو ئەوەی کە ئیتر کورد ناکرێت کورد تەهمیش بکرێ لەم شارەدا و ڕوونتر بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان پێگە و سەنگ و توانای یەکێتی نیشتیمانی کوردستان یا سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە لای هەمووان ڕوون و ئاشکرا بۆ کە یەکێتی نیشتیمانی دەیەوێت شەراکەتێک بکات لە شاری کەرکووک لەگەڵ سەرجەم هێزە کوردیەکان و هێزەکانی تریشکە لەسەر زۆر باشە گۆڕەپانەدا هەن زۆر باشە کاک شوان ئەنی ئەوەی کە کاک شێرزاد باسی دەکات لەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی دەیەوێت ئەزمونێکی تازە لە حکومڕانی لە حکوومەتی خۆجێی لە پارێزگای کەرکووک بەرجەستە بکرێت و فەرامۆشی هیچ لایەکیش نەکرێ و هەموو لە وەک پێویست و بەقەدەر پێگە و هەژمۆنی خۆی لە پارێزگاکە ئەستەخاقی خۆی وەربگرێ لە هەموو ڕۆکانەوە دەکرێت پێم بڵێ ینی دەبێت چی بکرێ بەوەی ترس یاخود گومان یاخود تەوەتوری ئەو لایەنانی دیکە کە بە حەزەرەوە دەیانەوێ بێنە پێشەوە بۆ گفتوگۆکردن بڕەوێتەوە لە ڕاستیە کارێکی جوانە یەکێتی بێوێ کارێکی تازە و شێوازێکی تازە لە هەم لە مامەڵەکردن لەگەڵ پێکاتەکان و هەم لە ئیدارەدانی پارێزگایەکی پڕ کێشە و وەهار
شارێکە بکە کارێکی باشەکە بەڵام ئەوەی کە گرینگە بەڕاستی ینی من قەنەعەتم وایە ینی ململانێکە لە کەرکووک و بە تایبەتیش لەلایەن پێکاتی عەرەبی و دواتریش برادرانی تورکمان ینی ململانێکە ململانەیەکی تەندروست و شارستانیانە نییە بەقەت ئەوەی ململانێکە دەستشکاندنەوەیە ئەو پێکاتانە کە ئێستا عەرەب بترسێ لەوەی کە کورد پۆستی پارێزگا وەرگێت دەستی ئەوان بشکێنێتەوە یان ئەوان فەرامۆشکە یان بە جۆرە لە جۆرەکان لە دەسەڵات و لە ئیدارەدانی شار دووریان خاتەوە لە بیر و بۆچوونی خۆیانەوە سەرچاوی گرتووە چونکە ئەوان وایان کردووە ینی کاتێک کە ئەوان خۆیان وان پێشیان وایە بەرامبەرەکە ئەگەر بگاتە دەسەڵات تۆڵەی ئەو کارە ناڕەوایانەی کە لە 6 ساڵی ڕابردوو لە کەرکووک کردویانە تۆڵەی تەعریب و تۆڵەی نازام ئەو هەرسو کەوتە ناتەندروستانەی عەرەب کردوێتی لە کەرکووک لیان نەکرێتەوە ئەمە لە ڕاستیە وان نییە من نازانم هیچ کاتێ دیفاعم لە ئیدارەدانی کورد و کەرکووک نەکردو چکە بۆ خۆم قەت لە حزبی دەسەڵات نەبوومە دایمەن ئێمە حزبی زەحمەتکێشان یعنی لە دەرەوەی دەسەڵات بووە و بۆ خۆشم وەکو کادرێک کە لە کەرکووک ئیشەکەم پێم وانە بوو ینی لە سەردەمی دەسەڵاتی کوردیە عەرەب و تورکمان بەم شێوەیەوە فەرامۆش کرابێتن ینی ئێمە هەمومانەزانین تورکمان 9 کورسی هەبوو کورد 26 کورسی هەبوو سەرۆکی ئەنجومەن لای تورکمان بوو و بەڕێوبەرایەتیەکان هەمووی بە شێوەیەکی تەقریبەن نزیک لە یەکسان دابش کرابوو و بەڕاستی کورد پلانێکی نەبوو بۆی ئەوان تەعریب بکە ئەوان دەربەدەر بکە هەر بە دەلیلی ئەوەی نمونەیەکی قانونی دێنمەوە مادەی 140 عەرەبە هاوردەکان کە 20 ملیۆنەکەیان وەرەگرت بە پێی یاسا دەبوایە هەرچی حیساباتیان هەیە بە نفوسیان بە پیتاقی خۆراکیان بە نیشتە جێبوونیان هەمووی بپێچنەوە کەرکووک بەجێ بێنن ئەمە یاسا بوو بەڵام کورد ئەوان ئەمەیان ناکرد پارەکەشیان وەرەگرتووە لە کەرکووک شەمانەوە کورد نەچوو فشارێکی دروستکە بڵێ بابە ئەمانە بە پێی یاسا دەبێ بڕۆن و ئەگەر بە بیرمان بێ بە بەردەوامی عەرەب هات بۆ کەرکووک هەموو دەسەڵاتێکیش لای کورد بوو تەنانەت تەمەشاکەن کاتێ ئەمبار و سلاحەدین کەوتە ژێر دەستی داعش خەڵکەکە کە ڕای کرد بۆ بەغا لە بەغا نیان هێش داخلی بەغا بن هەموو عەرەبانە سوڕانەوە هاتنەوە بۆ کەرکووک کورد لە کەرکووک پێشوازی لێکردن و لە ڕوانگەیەکی ئینسان دۆستیەوە تەعاملی لەگەڵکردن کەمپی بۆکردنەوە پاراستنی لە داعش پێویستی ژیانی بۆ دابینکردن ئەی باشە ئەمە ئینسانیەتی کورد نەبوو بەرامبەر ئەوان کردیان ئەوان لە دەرەنجامە چۆن تەعاملیان لەگە کورد کرد نا خۆی لە ڕاستیە من بۆ خۆم لە دوای ئەو تەمەنەی کە لە کەرکووک لە سیاست و کارکردن بەڕێم کردووە و تێگەیشتنی منیش وایە کورد دەبێ جیاواز لەوان ئیش بکە بەڕاستی من تەمە ناکەم ڕێیم وایە لەگەڵ ئەو بەڕێزانەی یەکێتی کە دیدار و چاوپێکەوتنمانە هەمیشەوە خەنەعەتمە پێم وتون ینی ڕێی ئێمە وایە کە ئێوە بە شێوەیەکی مەدەنیانە بە شێوەیەکی دیموکراسیانە تەعاملیان لەگەڵکەن و مافی ئەوان ئیستیقاقی عەرەب تورکمان مەسیحی چییە دەبێت بە باشی دابین بکرێەوە دەبێت ئێمە تەنانەت لە هەندێک مەرحەلە و قۆناغدا دەبێت مجاملەی جوانیان بکەین و بەڕاستی ئەمە لە قەنەعەتیشەوە دێت و پێم وایە کەرکووک شارێکە شاری پێکەوە ژیانە بمانەوێ نەمانەوێ بوونی عەرەب بوونی تورکمان بوونی کلد و ئاشووری و مەسیحەکان هەیە و دەبێت ڕێز لە ئیرادە و خواست و بەرنامەکانیان بگیرێەوە ئێستا لە کەرکووک لە سەردەمی کووردا بە زمانی تورکمانی خوێندرا بە زمانی تر عەرەبی خوێندرا هیچ کێشەیەک نەبوو لە کاتێکە ئەوان ئەوە بیر ناکەنەوە لە ڕاستیە پێکەوە ژیان ئەرکێکە واجبێکە لەسەر هەر کەسێک کە حکومڕانی کەرکووک بکە دەبێت ڕێزی لێ بگرێ و دەبێت بەڕاستی جوانترین نمونە پێشکەشکە بۆ ئەوەی بتوانێت ئیدعای حکومڕانیەکی تەندروست لە پارێزگاکە بکە ئەمە حەقیقەتە بەڵام کێشەکە لەوەیە تۆ لەگەڵ پێکهاتەیەکە ئەمە بکەی ئەو بڕوای بەم شتانە نەبێ ئەم شتانەی نوێ ینی لە ڕاستیە ئەوان ئەم شتانەیان ناوێ ئەجینا لە 6 ساڵی ڕابردوو فرسەت بوو بۆ ئەوان ڕێز لە ئیرادەی کورد بگرن کە کورد دەسەڵاتی لە کەرکووک نەما بوو ڕێز لە خواستەکانی بگرن ڕێز لە بوونی بگرن ڕێز لە بەها و قیمەتی بگرن بۆ ئەوەی ئێستا بیان توانێت بیام تا باشە ئێمە لە 6 ساڵی ڕابردوو خزمەتی ئێوەمان کرد
نەک بێن تعریبمان بکەن، نەک بێن ئەوەی سەدام حوسێن پێی نەکرا محافزی کەرکوک کار بکە عەرەب لە باشوور و ناوەڕاستەوە بێنێت وەکۆڵێ تعریبی نوێ دەست پێ بکە. ئەمە وای کردووە متمانە نەمێنێ، ئەمە وای کردووە کە تۆ چاوت لەوە بێ پۆستەکە وەرگری بۆەوەی ئێستا کورد بە قەنەعەتی من بۆ ئێوە پۆست وەرگێ بۆ ئەوەی غەدری لێ نەکرێ، نەک بۆ ئەوەی تۆڵەی غەدرەکانیش بکاتەوە. من پێم وایە بەڕاستی ئەوە قەنەعەتمە بڕۆن با هەمومان تاریخمان خوێندوێتەوە، ئێمە لە کوێی دنیا تۆڵەمان لە خەڵک کردوێتەوە، ئێمە نەمان کردوێتەوە. ئەگەر ملەتێکی تۆڵەکەرەوە بووینایە ڕەنگە ئێستا حاڵمان بەو شێوێ نەبووایە بەڕاستیت پێ بڵێم. بەڵام بەرحەڵ ئینسانی مسەقف خەڵکی تێگەیشت و ملەتی پێشکەوت و چاوی لەوەیە چاوی لە تۆڵەکردنەوە نییە، بەقەدەوەی چاوی لەوەیە بە تایبەت لە سەردەمی ئێستای ئینسانیەت و مرۆڤایەتیە دەبێت تۆ بی قەنەعەت بۆ بەرامبەرەکەت دروستکەی بە کاری جوان، بە حیوار و گفتوگۆی جوان، بە تێگەیشتنی جوان. لە چۆ ئەوان مافیان بوو مافی ئێمە دەبێ بۆستێ، لە چۆ ئەوان حەقی پۆستێکیان بوو دەبێ ئێمە بە حەقی خۆی بیان دەینێ. پێم وایە ئەمە وامان لێکا کەرکووک بگەینە شارێکی ئارام و پێکەوە ژیانێکی تەندروست بۆەوەی بتوانین یعنی لایەنی کەمنەوەکانی داهاتوو لە سایی شارێکا بژێن کە دوور بێ لە دەستشکانەوە، دوور بێ لە یەکتر شکانەوە، دوور بێ لە ئەوەی کە من وەکو کوردێک هەموو خۆشببینی خۆم و گەشتبینی خۆم لە نەقسی عەرەبا ببینم، لە نەقسی تورکمانە ببینم. ئەمە خراپە، ئەم بیرکردنەوەی خراپە. دەبێ ئێمە لە کەرکووک بگەینە مەرحەلەیەکی پێشکەوتوو کە ڕێز لێک بگرین، خەمی هەر پێکاتەیە خەمی پێکاتەی تر بێ، وەکو هاوڵاتیەک بژێن پێش ئەوەی کورد تورکمان عەرەب بین، ئینسان بین، ئینسان دۆست بین لە کەرکووک. ئەمە ئەمانگەێنێتە مەرحەلەیەکی پێشکەوتوو، شارەکەمان ئەگەێنێتە کەنارێکی ئارام و ئەتوانین ئەو کات بڵێن ئێستا ئێمە لە کەرکووک بە ئارامی ئەژین. بەڵام ئەم لە واقعی کاردا، لە واقعی کرداردا لە کەرکووک ئەمە بەداخەوە نابیندرێ، بۆ لەبەرەوەی ئێمە بین نە پێش چاوی خۆمان مێژووی 100 ساڵ وەرگرین. عەرەب لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقەوە لە 20ەکانەوە وجودی نەبووە لە کەرکووک تا 50کان، تەنانەت هەموو ئەو نوێنەر و نەیابانەی کە چۆتە پەرلەمانی عێراق لە بیدایەتە هەر هەمووی کورد بووە. لە یەکێک لە مەرحەلەکانە من لە کتێبی خۆمان نووسیومەتەوە تورکمانێک چووە هەتا 56 و ئەوانە لەوە بەدواییتر کورد ناچێتە پەرلەمان و عەرەبێکی زۆر دێتە کەرکووک و نیابەکان بە شێوازی زۆر دوور لە دیموکراسی هەڵە بژێردرن هەتا و محافزەکانیش کورد بوون هەتا ئەو کاتی. بەڵام لەوە بەدواییتر ڕێ لە کوردەگرن و هەمومان تاریخی ئەم چەند ساڵی ڕابردووی کەرکووک و کوردەزانین چیان پێکردوین، چۆن هەموو گوندەکانیان ڕوخاندین، چۆن شار بەدەریان کردین، چۆن دیموگرافیان گۆڕی، چۆن ئەو هەموو عەرەبەیان هێنا. باشە لە هەموو ئەمانە خۆش بووین ئێمە هەستاین کەرکووکمان خستە ناو چوارچێوەی دەستورەوە بە شێوەیەک کە ناحەقیتیایە بۆ کورد، بەڵام دیسان کورد ڕازی بوو بەوەی با بە ئەوەی ڕۆی با ئێستا بین تەتبیع بکەین، ڕاپرسی بکەین، بزانین خەڵکی کەرکووک چێوێت. تەبعاً ڕێیان لەمانەش گرت و ئیستاشی پێوە هەموو ڕێگایەکە گرنە بەر بۆ ئەوەی شەرعێت بە داگیرکاری و بە تەعریب و بە ئەم کارانە بدەن. ئەمە وا ئەکات تۆ کورد هەرچیش بکە، هەر بەرنامەیەکیە بێ. من ڕێزم بۆ یەکێتی نیشتیمانی هەیە و پێشم وایە یەکێتی ئەگەر بێوێ تەجروبەیەکی نوێ لە کەرکووک جێبەجێ بکە کارێکی باشە. بەڵام من گەشتبین نیم لەبەرەوەی بەرامبەرەکەم بەعکسەوە تۆ بە دیموکراسی لەگەڵا بڕۆی ئەو سفادەی خراپ لە نێتەی تۆ وەرەگرێ و بە پێچەوانەوە بە عقارێک تابا بۆ مشکلت بۆ دروستکات. ینی ئێستاکە بەسیترین شت هەڵبژاردن کراوە. ئۆکێ هەڵبژاردن لە هەموو دنیا کەوتت هەڵبژاردن دەبێ هەموو شتێک بۆستێ دەرئەنجامی هەڵبژاردن قەرارەدات. باشە ئەوە کورد زۆرینەی هێناوە. ئەم شەڕە چیە لەسەر محافزەیکەنەوەن نێتیان چێلە، یعنی ئەو 7 ساڵە محافز بەدەست ئەوانە بە تەواوی دەسەڵاتەکانەوە بەبێ بوونی پارێزگا، بەبێ بوونی ڕقابە و هەمووشیان ئەزانن کاگڕێ بوارتەها ئەندام پەرلەمان بوو فایل یعنی یەک باوش فایلی لە بەردەست بووتی ئەی حاکمی عێراق ئەمە گەندەڵی پارێزگاری کەرکووکە فەرمونون لێی بکۆڵنەوە. تەبعاً لێشیان نەکۆڵێەوە. باشە ئێستا بۆ ئەیانەوێ پارێزگا لە خۆیان بێ، تەنها بۆ ئەوەیانە درێژە بە تعریب بدەن، درێژە بە کارە نادە سوورەکانیان بدەن، درێژە بە هێنانی عەرەب بدەن. ئاخر ڕۆژ لە ئێستاە کە ئێستا هەڵبژاردن کراوە هیچ شەرعەتێک بۆ ئەم محافزە نەماوە کار بەڕێکەرە دەبێت چاوەڕێ ئەوە بێ چێ ئەبێتە محافز
کلیلی بینای پارێزگاری بداتێ مۆرەکەی بداتێ ئەو چووە کتابێکی دەرکردووە هەرچی ئەوانەی کە لە ئەنجامی داعش هاتوونە ئەو ئاوارانەی کە لە کەرکووکە هەمویان خەڵکی ڕەسەنی ئەم شارن هەوێدان بە خەڵکی ڕەسەنی ئەم شارە لای ڕاکان نییە بۆیە دەبێت کورد بەڕاستی ستۆپ بە ڕاکان بکات چونکە ئەم پیاوە و بەرنمەکانی ئەم پیاوە و کوتلەکەشیان طبعاً بەرنامەی زۆر جەهەنەمیە و زۆر نادیموکراسی زۆر باشە فولە لە چین و ڕقا باشە کاکە شوان کاکە شێرزاد کاک شوان ڕای وایە کە تا شوێنێک نەرمینیوان دڕەنگە ئەنجامی ئەرێنی هەبێت لەم جۆرە گفتوگۆ و نیقاشانە لە پۆینتێکدا لە جێگەیەکدا پێویستە فشار هەبێت و جۆرێک لە بێمنەتی بنوێنێت لەوەی کە ئەگەر ئێوە ئامادەنین لەگەڵمان بسازێن بۆی ئایندەی ئەم شارە بخەین بەلایەکە ڕێگە چارەیان دەرچەی دیکەمانەیەوە باز لەوە دەکا بەڕوون و ئاشکرا دیارەکە لایەنەکانی دیکەیانەیەم ئەزمونە تاڵی کە ئێستا هەیە درێژەی پێ بدەن بۆیە نایان لەگەڵ کوردڕێ بکەون هەبڕاستی پێ دوایە دەبێت نەرمینواندن و مرونەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم جۆرە نیقاشانە حەد و سنوورێکی هەبێ بەڵێ حەدی ئەبێت چونکە بۆ ڕاستکردنەوەی هەندێک تێڕوانین کە لە لای زۆربەی عێراقیەکان ینی بەداخەوە لە شارعی لە شەقامی عێراقیدا تێڕوانینێک هەیە بەرامبەر چه هەرێمی کوردستان چه حزبە سیاسیەکانی کورد لە شاری کەرکووک تێڕوانینێکە کە هەمیشە بەوە تاوانبارەکرێن کە کورد دەیەوێت جیابێتەوە لە دەوڵەتی عێراق ئەمە بە ئەن قەست بێ یان بە تێگەیشتێکی تەندروست بێ یان ناتەندروست بێ ئەمە دروست بووە ئێمە بۆ ئەوەی کەوا ئەو حاڵەتە بڕێوێنینەوە ڕەنگە هەندێک خەڵک پێی وا بێت تەنها ئەو یەک دووکوت لە سیاسی عەرەب و تورکمان لە کەرکووک ملبلانەی لەسەر ناسنامەی ئەم شارە ئەکەن ڕەنگە لەسەر دەستی ئەوان بێ ڕێکەوتنەکان نەخێر لەسەر دەستی ئەوان نیە لە پشتی ئەوانەوە ئەزندایەکی قوڵتر لەوە هەیە کە بەداخەوە من زۆر جار باسیم لەوە کردووە لە بەرنمەکانە کە ئێمە استراتیجێکی ڕوون یا لێکدانەوە و لێکۆڵینەوەیەکی وردمان لەسەر مەسەلەی دۆخی کەرکووک و ئەم ناوچانە نییە ئێمە ڕوبەڕووی بە تەنها وەکو حزبێکی سیاسی بە تەنها ڕوبەڕووی دەیان پیلانی نێودەوڵەتی یا بۆچوون و استراتیجی جیاوازی دەوڵەتە زلێزەکانی ناوچەکە یا 24 دەوڵەتی عەرەبی بووینەتەوە کە ئێستا تێگەیشتنی برا عەرەبەکان بەشی ئەو سونەوە لەسەر دۆخی کەرکووک ئەوەیە کە ئەوان پێداگری لەسەر ئەوە کەنیا پاڵپشتی ئەو لایەنە ئەکەن کە کەرکووک بە عێراقی بزانێ لە بەرامبەردا ئێمە ڕاستە کەرکووک تا حەمرینیش خاچی کوردستانە و هیچ کاتێ تەنازولمان لێ نەکردو تەنازولی لێ ناکەین بەڵام دۆخی ئێستای عێراق کە ئێمە فیدرالیەتمان هەڵبژاردووەتیان ڕوونتر لە کەرکووکە ئێمە بە ناوچەی جێناکۆک و شێشە لەسەر بە مادەی 140 ئەم شێشەیەمان هێشتوتەوە ئێمە هەندێک دروشم بازی هەندێک لایەنی سیاسی یا هەندێک بۆ شکاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر جار هەڵێگرن و مزایدەی بەسەر خەڵکا پێەکەن ئەمە حاڵەتێکی دروست کردووە ناتەندروستە لە تێگەیشتنی لایەنەکانی بەرامبەر مەترسیان هەیە هۆ ئێمە ڕۆژانە لە کەرکووکەژێن من بۆ خۆم ڕۆژ نییە چەندین کەناڵی عەرەبی و ئەوانە نەیەنە لامان و لێدوانمان لێوەرنەگرن منیش پرسیاریان لێکەم تێگەیشتنی ئەوان چییە بەرامبەر بەم دۆخە یا ڕوونتر بەرامبەر حیزبە سیاسیەکان ئەوان هەمویان ڕۆڵی گەورەی خوا لە خۆشببوو جەنابی مامزەلال و تێگەیشتنی مامزەلال بۆ شاری کەرکووک لەلایەن ڕوونە کە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی من باسم کرد چ سیاسەتێکە بەڵام ناشی شارنەوەکە لە ئەو فترانەی شەڕی داعش کە چی لە قەزا و ناحەکان ڕوویداوە چی لە دێهاتەکان ڕوویداوە هەرچەند ئێمە بەرگریی زۆریش لەسەر ئەو دۆخەشەکەین کاوە بەهۆی دۆخی شەڕەوە بووە زۆر جار وەڵامی ئەوەشم داونەتەوە کە ئەگەر باسی ڕوهاندنی دێهات و ڕوفاندنی خەڵک و ئەوانەکەن ئێستاش لە جانب ئەیسەر و ئەیمەنی مووسڵ هەموو ماڵەکان ڕوخێنرایە شارێکی وەکو لە ڕوومادی لە تکرید لە هەموو شوێنێک کاولکاری و دیات ڕوخاندن و ئەوانە بووە ئەوە بۆی بەرکەوتەی شەڕەوە بووە یا خەڵکێک کە ون بووە لە جەنگا ون بووە یا داعش بووە یان هاوکاری داعش بووە یان بەهۆی شەڕەوە لە ناوچوە بەڵام ئەوان ڕاستیەکە مەترسییان هەیە لەسەر ئایندەی ئەوەی ئەم شارە بکەوێتە دەستێک کە بەو شێوەیە بیر بکاتەوە کە ئیتر ئەوان بسڕێتەوە ئەوان پێیان وایە
بەرگری لە مانەوەی خۆیانەکەن بەرگری لە ئەوە ئەکەن کە بێ ینی غەدریان نەچنەوە دۆخی غەدری کە خۆیان وەک خۆیان ناوی ئەنێن ڕاستە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی خاستن جەنابی مامزەلال خاوەنی ئەو دابشکاریە بوو کە 1932 ئێمە لە ئەنجومەنی پێیان ئەڵێن پێیان مانوتووە لە لیستی برایەتی ئێمە زۆری نەبوون و حکوومەتمان بە تەنیا پێک نێنە هەمووتان مشارەکەتان کرد مشارەکەی گشتیان پێکرا و نائیبی محافزیان هەبووە سەرۆکی ئەنجومەن لە تورکمان بووە ماوەیەکی زۆر کە بەبێ سەرۆک ماونەتەوە لە کێشەی نێوان دوو کوتلەی تورکمانی شیعی و سونیە ئەو کێشانیان هەبووە ئێمە بە بەردەوام لە گفتوگویان لەگەڵ لایەنەکان و پێکاتەکانی تر بۆی لێکتێگەیشتێکی تەواو یا دڵنەوەیەکی تەواو بدەین بە یەکتری کە ئێمە نامانەوێ بگەڕێنەوە ئەو دۆخانە چه ئەو لاپەڕانەی ئەوان دایانەوێت کاری لەسەر بکەن کەرکووک بەرەوە عقارێکی تر بەرن بەرەو هەربێکی تایفی و ئەهلی بەرن کە هەندێک لە سەرکردەکانیان ئێستاش بە دروشم و دروشم بازی کارەکەن و ئێمە ئەو حقیقەتەشمان لایە کە ئەوانەی ئێستا نوێنەرایەتی پێکاتەی بەشێک لە پێکاتەی عەرەب و تورکمان وانە ئەکەن کە لە دۆخی دەسەڵاتی کوردیدا من پێم وایە زۆربیان ناسنامەی حیزبی یەکێک لە حیزبە کوردستانەکانیان لە ژیرفانە بوو تیاشیان هەیە ئێستا ئەندامی پەرلەمانە ئەندامی ناوچە بووە و ئێمە حقیقەتێکی تر هەیە بە قسەکردن ناشاردرێتەوە ئەوش ئەوەیە کە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەم شارەدا زۆر جار قسەمان لەسەر سەر لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان کردووە کاکشوان خۆی یەکێکە لەو ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستانە خۆی ئاگادارە لەوەی ئێمە لە هەموو دۆخێکدا چەندین کۆبوونەوەمان هەیە لەگەڵ حیزبە سیاسیەکان بە خۆشحاڵیەوە ئەوان زۆر نزیکن لە کۆڕ و کۆبنەوەکان بەڵام بەداخەوە لە کاتی هەڵبژاردنە ئێمە زۆر داکۆشیمان لەوە کرد کە کورد یەکلیست بێ بە یەکلیستی کورد ڕەنگە ئێمە کورسی هەشتەمیشمان ببردایە بەڵام هەر بۆ زانیاری بەڕێستان بە هەموو لایەک ئێمە کورسی شەشەم کە ئەبوو بە نۆیەم بۆ ئێمە ئەمان توانیان ئەنجومەنی پارێزگای ئێستا تەفعیل بکەین کورسی شەشەمان دە 12,000 دەنگ سووتا کە لە کاتێکە ئەو دەنگانەی کە سووتان کورد سووتاندی لە شاری کەرکووک حزبی ئەو حزبی یەکگرتو و کۆمەڵەوانە 6,000 دەنجیا سووتان نەوەی نوێ 24,000 دەنجی سووتان و ئەمە باڵانەی حزبەکانی ترکە نەهاتنە ناو لیستێکەوە ڕەنگەوانش کۆمەڵێک خاوەن کۆمەڵێک دەنگ بوون ئەوانش بوون بە هۆکار کە دەنگەکان بسووتێت یعنی ئێمە دووسێ سەبەبی ڕئیسی هەیە کە خۆمانین بۆ گلەی لە عەرەب و تورکمان بکەین کە خۆمان نەمانتوانیوە نێوماڵی کوردی بە شێوەیەکی وا ڕێک بخێنەوە لە ئاستی ئەو سیاسەتە نەگریسانە بێ کە تعریب بەردەوامە بەڵێ ئەم چێشمە چێشە سیاسیی دۆخی کەرکووک بە تەنها و بە تەنها بە حیزبێک چارەسەر ناکرێت تەنها بە بردنەوەی چەند کورسیەک چارەسەر ناکەی ئەوە تا ئێمە گەیشتنێتە بنبەست لەگەڵ پێکاتی عەرەب و تورکمان نەمانتوانی ئەنجومەنی پارێزگار تەفعیل بکەین کە ئەنجومەنی پارێزگار پێم وایە دوو هێندەی پارێزگار گرنگە بۆ شارێکی وەکو کەرکووک ئەگەر هەر لایەنێک لە پۆستی ئەنجومەنی پارێزگار بە تێڕوانینی وردی نەبێ ئەوە خۆی تووشی هەڵەیەکی سیاسیەکات ئێمە پێویستمان بەکاتە پێویستمان بە لێک تێگەیشتە پێویستمان بە یەکخستنی نێوماڵی کووردە ئێستاش مەترسیەک هەیە لە لای خەڵک کە پێکاتەی کورد لێک بترازێ بەهۆی چێشمە چێش و بەرکەوتەکانی کێشەی موچە و کێشەی هەڵبژاردننی ئایندەی پەرلەمانی کوردستان و کۆمەڵێ مەترسی تر لە پێشدایە بۆیە پێم وایە ئەمە لە خوێندنەوەی سیاسەتی برا عەرەب و تورکمانەکاندا خوێندنەوەی خۆیان بۆ کردو بۆیە ئەیانەوێت درێژە بەکات بدەن تا ئەو کاتێک کە سوود لە درز و کەلێنەکانی نێوماڵی کوردی وەربگرن و بتوانن ئەزندای خۆیان جێبەجێ بکەن بەڵام ئەمانەش هەموو کۆتایی دنیاە عێراق حکوومەتی ئێستای عێراق کە بە قیادەی محەممەد شیع سوودانی بەڕێوە ئەچێت لە کۆمەڵە پرسان نەجاحەتی هێناوە تا ئێستا لە ئیدارەدانی هەم دۆسێ عێراقا هەم بەڕێوەبردننی عێراق بە شێوەیەک کۆمەڵە هەنگاوی باشی ناوە من پێم وایە و پێشنیاری کە بەڕێز محەممەد شیع سوودانی تەبەنی کردووە کە ئیتلافی ئیدارەی کەرکووک پێک بهێندرێ هەوڵەکانی بۆ نزیککردنەوەی لایەنە سیاسەکانی کەرکووک بەرەنجامێکی ئەبێت بەڵام کاتی پێویستە زۆر باشە کاکشوان بە کورتی دەگەڕێمەوە لای جەنابەت حەزەکەم بەنی پێشببینی خۆتم پێ بڵێ ئەم بارودۆخە تا چۆ دەخایەنێت کاکشوان گوێبیستیمنی
دیارە گوێویستی من نییە کاک شوان کاک شێرزاد ئەگەر بکرێت قسەی کۆتایی خۆتم پێ بڵێ ینی پێشبینی جەنابەت ئەمبار و دۆخە ینی تا چێ دەخایەنێ زۆر باش هاوکارانم دەڵێن گرفتی دەنگمانێ دەمەوێت سپاسی هەریەک لە بەڕێزان شێرزاد سەبەت کادری پێشکەوت و یەکێتی نیشتیمانی کوردستان بکەم کە ڕاستەوخۆ لە شاری کەرکووک لەگەڵمان بوو هەروە بەڕێز شوان محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی حزبی زەحمەتکێشانی کوردستان کە ڕاستەخۆ لە هەولێر لەگەڵ ما بووی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەڕێزان سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری پانۆراما بوون هەر شاد و بەختەوەر بن.